بەڵازان خۆشەویستانمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا بابەتێکی گرنگ بازەکەین ئەوانی شۆفێرن ئۆتۆمبیلیان هەیە گرنگە گوێبیستیم بابەتەمان بووی کە بتوانن ڕۆنێکی باش بۆ ئۆتۆمبیلەکانیان هەڵبژێرن. بەڕێز کاک ڕزگار فەتا شارەزای خزمەتگوزاری ئۆتۆمبیلمان لەگەڵا ئەمڕۆ گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە باشترین پێوەرەکان بۆ هەڵبژاردننی ڕۆنی ئۆتۆمبیل. کاک ڕزگار سڵاوی خوا لێبێت، سوپاس بۆم دەرفەتە بە ئێمەت بەخشی. لە بەڕێستان و لە بینەرانی و بیسەرانی خۆشەویستیش زۆر سپاس. کاک ڕزگار، باشترین پێوەرەکان چین بۆی کە شۆفێر ڕۆنێکی کوالێتی بەرز بۆ ئۆتۆمبیلەکەی هەڵبژێرێت وە ئەم ڕۆنە حتمما کاریگەری بێ لەسەر بزوێنەر و پارچەکانی دیکەی ئۆتۆمبیلەکەی؟ بە دڵنیایەوە سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ بەڕێستان، ڕێز و سڵاو خۆشەویستیمان بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست. ئومێدەکەین ئەمڕۆ بتوانین لە خزمەتی ئێوە و بینەران و بیسەرانی خۆشەویست و بزات شۆفێرانی خۆشەویستە کۆمەڵێک زانیاری و بەسوود ببەخشین. طبعا پێش هەموو شتێک کاری با بڵێن ڕۆنگۆڕی و فیتەری و ئەوانەی کە خەریکی ئیشکردن لە ئۆتۆمبیلە و بزات ئیشکردن لە بزەنەری ئۆتۆمبیلە، حەزەکەم سەرەتا بە حديثێکی فرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەست پێ بکەم کە ویش فەرموویە إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. ئەوەی زۆر گرنگە با بڵێن وردبوون لە کارە و ئیتقان لەو کاری کە ئەیکەین، خی گەورەش بە دڵنیاییەوە ئەو کاری پێخۆشە و ئەو کاری خۆش ئەوێ کە تایە ورد بین و بتوانین بە دەقیقی ئیش بۆ خەڵک بکەین، چکە بەڕاستی ئیشکردن بۆ ئۆتۆمبیلی شۆفێران و ئیشکردن لە ئۆتۆمبیلی شۆفێرانە بەڕاستی کارێکی مەزنە و ئەمانەتێکە لە بەردەستی ڕۆنگۆڕە بەڕێزەکان و فیتەرە بەڕێزەکانە. طبعا مەسلەی ئەوەی باست کرد بابەتێکی زۆر زۆر گرنگە، ئەویش لەبەرەوەی بزوێنەری ئۆتۆمبیل بە دڵی ئۆتۆمبیل ناسراوە و بە دڵنیایە گرنگیدان بە بزوێنەری ئۆتۆمبیل گرنگیدانە بە دڵی ئۆتۆمبیل و بەشێکی گرنگیش لە گرنگیدانی بزوێنەر یا خزمەتکردن بە بزوێنەر بێتێ لە ڕۆنی بزوێنەر. طبعا ڕۆنی بزوێنەر بە تەنها هەموو شتێک نییە، بەڵام بەشە گرنگەکەی ئەتوانین بڵێن بەشە گرنگەکەی پارێزگاریکردن و مانەوەی بزوێنەری ئۆتۆمبیلە. بچینە سەر بە مەسەلەی پرسیارەکەت، ئێمە چۆن ڕۆنێکی باش هەڵبژێرین بۆ بزوێنەری ئۆتۆمبیلەکەمان؟ طبعا پێش هەموو شتێک ئۆتۆمبیلەکان بە پێی جۆر و مواسەفات و مۆدێلیان و ئەو کۆمپانیا و ئەو وڵاتانەی کە بەرهەمی ئەهێنن جۆری ڕۆنەکانیان جیاوازە. بۆیە سەرەتا گرنگترین زانیاری کە بیدەین ئەوەیە کە شۆفێرانی بەڕێز ئاگاداری کەتەلۆکی بزوێنەری ئۆتۆمبیلەکان کەتەلۆکی ئۆتۆمبیلەکانیان بن. طبعا لە کەتەلۆکی هەموو ئۆتۆمبیلەکانە بەشێک هەیە کە تایبەتمەندە بە گرنگیدان بە شلەمەنیەکانی ئۆتۆمبیل بە گشتی و بیزاتیش بزوێنەر بە تایبەتی. لەوێ لەو بەشەیە باسی ئەوە ئەکرێت کە شۆفێر پێویستە یا خاوەن ئۆتۆمبیل پێویستە چ جۆرە ڕۆنێک بۆ بزوێنەری ئۆتۆمبیلەکەی بەکاربهێنێ. دوو بابەت زۆر گرنگە لە کەتەلۆکەکانە لەم مەسەلەیە. بابەتی یەکەمیان بریتیە لە ڤیسکۆستی ڕۆنەکە. طبعا ڤیسکۆستی بریتیە لە با بڵێن لینجی ڕۆنەکە، ئەوەی لە بازاڕی ئێمە خەستی و ئەوەی پێ ئەوترێ ڕۆنگۆڕە بەڕێزەکان، بەڵام بابەتێکی کیمیایی بەحتە و مەسەلەیەکی با بڵێن زیاترە لەوەی کە بوترێ با بڵێن خەستی ڕۆنە یاخود بە تەنها بیژوترێ لینجی ڕۆنە، چونکە تەواوی پێک هاتەی ڕۆن بریتیە لە ڤیسکۆستی. باشە، ئەو ڤیسکۆستی بریتیە لە چی؟ با بڵێن ئەوەی کە لەسەر ڕۆنەکان هەیە. ئیتر ڤیسکۆستی لە ئێستایە لە 0W8ەوە هەیە تاکو 20W50 بە ئۆتۆمبیلەکانی بزوێنەرەکانی بنزین و بزوێنەرەکانی دیزڵیش بە هەمان شێوە لە 0W30ەوە هەیە تاکو وەگاتە 50 و بەشێک لە ئۆتۆمبیلەکان ئەڕوا بۆ 67 کە ئۆتۆمبیلە زۆر مۆدێل کۆنەکانن. بەڵام بە شێوەیەکی گشتی ئۆتۆمبیلە مۆدێل نوێەکان طبعا وەکو وتم لە کەتۆلەکانیان دیاری کراوە چ جۆرە ڤیسکۆستی. بۆ نمونە تۆ ئۆتۆمبیلێکی با بڵێن مارسیدس بێ یاخود بیێمێکت پێ یاخود توێتایەکت پێەیە، هەر یەکێک لەمانە خۆی لە کەتەلۆکە ئاماژە بەوە ئەدا کە تۆ پێویست دەکات چ ڤیسکۆستی بەکاربێنی. بۆ نمونە پێت ئەڵێ 5W20 بەکاربێنە. باشە، ئایا پێت ئەڵێ چ 5W20 بەکاربێنی؟ بە دڵنیاییەوە پێت ئەڵێ واز لە ناوی براند بێنە، چ مارکەیەک بەکارهێنی، ئەمەیان شتێکی کەیە. دواترە چینە سەر ئەو
لەو بابەتە کە بابەتێکی زۆر گرنگە بەڵام گرنگتر لەوە ئەوەیە تۆ چ API-یەک بەکارهێنی یاخود چ ئەسیایەک بەکارهێنی یاخود چ جازۆیەک بەکارهێنی ستانداردە جیهانیەکانی ڕۆنی بزوێنەرە کە بریتە لە مەحەد پەترۆلی ئەمریکی ئەمریکان پەترۆلیەم ئینستیتیوت بریتە لە ئەسیا کۆمەڵی کۆمپانیاکانی یاخود کارگەکانی بەرهەمهێنی ئۆتۆمبیل ئەمانیش کە لە ئەوروپان و با بڵێن تەصنیفی خۆیان هەیە بۆ ڕۆن و لە هەمان کاتە جازۆی یابان کە ئەم سیانە سێ گرنگترین پەیمانگاکان یاخود بڵێن کۆمەڵەکانی ئامۆژگاریکردن و تەطویر و گەشە پێدانی ڕۆنی بزوێنەرن لە مەجای ڤیسکۆستیە بۆیە پێویستە سەرەتایی ترین شت ئەوەیە کە بزوێنەر با بڵێن کەتەلۆکی ئۆتۆمبیلەکەت بخوێنیتەوە و سەیری بکەی بزانین چ ڕۆنێکت پێڵێ بۆ نمونە پێتەڵە 5W20 پێتەڵێ 5W3یەکی بۆ نمونە پێتەڵێ ئەسیایەک بەکاربێنە ئەسیای بۆ نمونە پێتەڵێ C3 بەکاربێنە C5 بەکاربێنە یاخود A2 A3 مەسەلەن A4 A5 A7 ئەمە بۆ ئەسیاکان مەسەن لە API پێتەڵێ API SP بەکاربێنە یاخود API SN بەکاربێنە یاخود SL بەکاربێنە یاخود لە جازۆی یابانە مەسەلەن GLV یەک و ئەوانەمان هەیە ئەوانە تایبەتن بە زیاتر بە ئۆتۆمبیلە یابانیەکان ستانداردی ڕۆنی ئۆتۆمبیلی یابانیە کە بمانەوە لەمانەوە ئەمڕۆ ئۆتۆمبیلی یابانی پڕفرۆشترین ئۆتۆمبیلیشن لە جیهانە بۆیە سەرەتاییترین شت وەکو وتم کەتەلۆکەکەیە لێەوە کە زانیت 5W20 بەکاربێن یا 5W30 یا 0W20 یا هەر ڤیسکۆستێک کە ئەو پێداویت و لە هەمان کاتە گرنگی بە ئەسیاکەشی بدا ئەنجا دواتر یەیتە سەر ئەوەی ئەم هەموو ڕۆنەی لە بازاڕە هەیە چی چی بکەیت جا ڕێک پرسیارەکەی من ئەوەیە ئەمی جەنابەت باست کرد بابەتی کەتەلۆک و ئەو پێگاتی ڕۆنەکە و خستی و لنجێکی کە بە شێوازێکی کیمیای ڕوند کردەوە تاوە بابەتێکی زانستیە بەڵام بابینە سەر عملی یعنی لەوانەیە خەڵک بە هەمووی ئەم وردەکاریە نەزانێ یان ئەو ئۆتۆمبیلی کڕیوێتی ئەسڵەن کەتەلۆکەکەی لەگەڵ نەمابێ پێش جەنابەت ئێمە لەگەڵ میوانێک قسەمان کە لەسەر هەنگوین من چۆن هەنگوینی ئەسڵ و عادی بناسینەوە هەر بەڕاست لەنێو ئەم هەموو بڕاندەیە ئەم هەموو ڕۆنێکی ئێستا لە بازار و لە دوکانی ڕۆنگۆڕەکانە هەیە شۆفێر چۆن بزانێ ئەو ڕۆنەی کە بۆ سیارەکەی ئەبێ کامەیان لە کامیان باشترە ئەم دەبانە لەزگەیەکە توانرێت لی بدرێ و عالەمێکی ئەم چوزانم ئەمریکا یان ئەڵمانیای پێوە بکرێ و بوترێمە ئەڵمانیە بەڵام چۆن بزانین ئەم ڕۆنە عادیە و ئەم ڕۆنە ئەسڵە دەست خۆش بێت طبعاً وەکو دوای کەتەلۆگیای نەسەرەوەی چ جۆرە ڕۆنێک هەڵبژێرین چۆن هەڵیان بژێرین ڕۆنەکان تاوان تۆ پێشتر ئەو ڕقەمانەی کەوتم زۆر گرنگە تۆ بێ بزانی بە دوای چی ئاگەڕێی باشە ئەنجا دواتریەی براندەکە لەبژێر تۆ کاتێکەتەوێ بۆ نمونە تەلەڤیزیۆن بکڕی لە پێشاوی بڕیارت داوە بێت چ شاشەیەگە کڕی مەسەلەن چ جۆرەیە کڕی ئەنجا دواییەی لە ناو براندەکانە کامە هەڵبژێری لە ڕۆنی شا بە هەمان شێوەیە طبعا ئەو بۆ برابە ڕێزانێک کە کەتەلۆکانیان نەماوە ئەتوانن لە ڕێگەی گۆگڵ و ئەوانەوە لە ڕێگەی هەر برۆسەرێکەوە لە ئەنتەرنێت سێرچ بکەن بۆ کەتەلۆکانیان یاخود هەداوای هاوکاری لەو خەڵکانە بکەن کە لەو مەجالە مختصن یارمەتیان بدەن و کەتەلۆکی ئۆتۆمبیلەکانیان بۆ بدۆزنەوە بە PDF توانین لەو مۆبایلەکە دایبەزێنە ئەگەر هەر نەیتوانێت ئەمە بکات لانی کەم لە شوێنێکی شارەزا ڤیسکۆستی ڕۆنەکەی بزانێ ئەمە زۆر گرنگە ڤیسکۆستی ڕۆنی ئۆتۆمبیلەکەی بزانێت دواتر ئەنجا هەموو ئەو ڕۆنانی لە بازاڕە هەن ئێمە چۆن بتوانین باشترین پیا بکەین با بڵێن طبعا بازار ئێمە سپاس بەخوا براندی زۆر باشی تایە یعنی مەسلەی ئینکاری ناکرێ بەڵام ئەوەی لەنا ئەو براندانە کامانە هەڵبژێرین ئەمە زۆر گرنگە ئەوەی کە بەڕاستی ئامۆژگاریەکی با بڵێن ببورن حدمنی ئامۆژگاری خەڵکەین بەڵام وەکو زانیاریەک بە خەڵکی بدەین لە مەجالا ئەوەیە کە خەڵک بە دوای ئەو براندانە بگەڕێت کە وەکالەتیان هەیە وەکالەتی ڕسمیان هەیە ئەتوانێت بچێتە ناو وێبسایتی ترە مەجبورین هەر خەڵک زانیاری هەبێ پێویستە خەڵک خۆی وشارکاتەوە باشە بۆ ئەوەی بتوانێت ئەم شتانە بزانێ ئەبێ سەردانی وێبسایتی مەسەلەن ئەبۆ نمونە براندێکی وەکو تۆتاچی ئەتوانێت سێرچ بکات لە گۆگڵەوە بە ئاسانی بچێتە ناو وێبسایتەکە لە ناو وێبسایتەکە بۆ کۆنتاکتەکان بگەڕێ لە ناو کۆنتاکتەکانە بە دڵنیاییەوە ئەبێ وڵاتەکەی ئەو کە تایەتی بۆ نمونە عێراقە کوردستانە مەسەلەن وەکالەتەکەی تیابێ ئاماژەدراو بۆ وەکالەتەکە شوێنێکە دیارە
ناسراوە مەسەلەن ئەتوانێت لێەوە پەیوەندی بکە بە کۆمپانیاکەەوە و ئەو شتێک کە ئەوێت بە دڵنیایی و ئەوان شارەزاییان هەیە ئەتوانن ڕێنمونی بکەن بۆیە خاڵی یەکەمی ئەو بابەتە بریتە لەوەی کە ئەو ڕۆنەی کە تۆ ئەیکڕی هەوڵ بدەی وەکالەت بێ چونکە هەر ڕۆنێکە گەر وەکالەت بوو بە دڵنیایی و وەکیلەکە ئاگای لە ڕۆنەکەی خۆیەتی و ئەزانێت چی بۆ بازاڕەکەی خۆی باشە و ئەزانێت چی ئەهێنێ و ئاگای لە دەوروبەرەتی ئەگەر تەزویر بکرێ یا هەر شتێ ئەتوانێت خەڵکی لێ ئاگادار کاتەوە بۆیە باشترین شت ئەوەیە کە ڕۆنێک بکڕێت کە وەکالەتی هەبێت لە وڵاتەکە باشە لە کوردستان یا لە عێراقا دواتر ئەوەی کە لە ناو ئەمانە بڕیارتدا مەسەلەن براندێک هەڵبژێری لە ناو ئەم براندە ئەچی بۆ ڤسکۆستی کە خۆ دەتەوێ و کامەی باشترەوە جگەلەوە ئەم براندە ئایا وەکالەتی هەیە لە تەواوی عێراقا لە دابەشە بە مەسەلەن ئەزمموی هەیە لە ناو بازاڕە یاخود سەرەتایە و یا ئایا ئەو خەڵکانی کە سەرپەرشتی وەکالەتەکەکەن خەڵکانێکی زانستین خەڵکانێکن بە دوای دو تەکنۆلۆژیەکانەوەن یاخود نەخێر ئێمەش وەکالەت وەکیل لە وەکیل کێشەکە ئەوەیە بەڵێ کێشەکە ئەوەیە بەشێک لە وەکیلەکانیش تەنها گرنگی بەو ڕۆنانە ئەدەن کە بازار داوایەکە یاخود بە ڕۆنە هەرزانەکان ئەدەن بۆ نمونە تۆ لە ڕۆنێکی وەکو تۆ تاچی زیاد لە 100 جۆر ڕۆن هەیە باشە بۆ نمونە وتمان 5WC لە 5WC لە تۆ تاچی 7 جۆر 5WC هەیە لە ناو ئەم 7 جۆری 5WC ڕۆنگۆڕێک لەوانەیە یەک جۆریانی لابێ بەڵام ئەم 7 جۆرە بۆ 7 جۆر ئۆتۆمبیلی جیاوازە بێ بۆ ئەو تەواوی ئەو ئۆتۆمبیلە جیاوازانە بێ کە داوای 5WCەکەن چۆن هەڵی بژێری کامیان هەڵە بژێری ئەمەیان پێویستی بە خەڵکی شارەزا هەیە و کامیان ئەهێنێ بازرگانەکە ئایا بازرگانەکە وەکیلەکە تەبعاً ئەمە زۆر گرنگە وەکیلەکە تەنها بە دوای پیاکردنی پارەوەیە و بەس یاخود نەخێر ئەوێ داهاتوو بنیاد بنێ و ئەوێ خزمەتی زیاتر بکە و ڕێگە زانستیەکانی خزمەت هەڵەبژێرێ بۆیە زۆر گرنگە لەگەڵ ئەوەی سەردانی وەکالەتەکەکەی و وەکالەتەکان هەڵسەنگاندن بۆ وەکالەتەکان بکرێ و دوای ئەوە ئەنجا لەکوێ ئەیگۆڕی خۆشەر نییە و هەموو جارێ ناگەیتە وەکیلێک 4 لیترێک یا 5 لیتر ڕۆن و فیلتەرێک بکڕێت و بیبیت بۆ ڕۆنگۆڕێک بیگۆڕی نەخێت تۆ شتە لای ڕۆنگۆڕەکە ئەی باشە ئایا ئەم ڕۆنگۆڕە زانیاری هەیە دەربارەی ڕۆنەکە یاوەکەوەی وتم بۆ نمونە لە ناو 5WCەکانە یەک 5WC ئەبا ئەویش لەوانەیە احتیمات کاتە سەرەوەی کامیان لە هەمووی هەرزانترە بێ ئەویان بەرە چکە 7 جۆرت هەبێ بە دڵنیای 7 جۆر نرخیشت هەیە لەبەرەوە هەر ئۆتۆمبیلە و بەجیا جۆرێک لە ڕۆنیەوە بۆیە لەسەر ئەوەی کە وەکالەتەکەی لە هەمان کاتان لەکوێ ئەیگۆڕی ئەمە زۆر گرنگە هەم گرنگە ئەو کەسێک کە لەلایەتی معتەمیدی وەکالەتەکە بێ ڕاستەخۆ لە وەکالەتەکە ماوەدەکەی وەرگرت بێ هەم ئەو جۆرەی کە تۆ ئەتەوێ هەی بێت و دواتر بە چ جۆرێکیش بۆت ئەگۆڕێت چۆ جۆرە خزمەتێکە پێشکەشەکە ئایا بە شێوازێکی سیستماتیک و بەرنامەدا ڕێژرا و ئیشت بۆ ئەکا مەسەلەن دەفتەری زەمانت بۆەکە زمانی بزوێنەری ئۆتۆمبیلەکەتەکە ئایا زەمانەکەی حەقیقیەوە ئایا ئەم بە دوواداچوونی هەیە بۆ ڕۆنگۆڕینەکە یاخود ڕۆنێکە بۆ گۆڕێ لە بڕ 10 کیلۆمەتر گرنتیە و حەقت نەبێ ئیتر ئەگەر سبێنێت تۆ تووشی کێشەیەک بووی یەقی کێگری بەڕاستی لەبەرەوە پێویستەکە لەگەڵ ئەوەی براندێکی باش هەڵبژێری شوێنێکی باشش هەڵبژێری بۆ ئەوەی ئیشەکەی لێ بکەیت زۆر ڕاستەکە ڕزگار سەبارەت بە کوالیتی ڕۆنانەی کە ئاماژەت پێکرد خۆتە زانین لە ئێستا تا دۆخی دارایی خەڵک ینی بە جۆرێکی دیکەیەوە ئەو موچە دواکەوێت لەوانێشە ئەمە شەرکاری کردوێتە سەر شۆفێرەکان بۆی کە شتێکی هەرزان هەڵبژێرێ شتێک ئەوە بێ بەڵام تۆ پێدوانیە کاتێک کە ڕۆنێکی کوالیتی بەرز تۆزێک پارەی زیاتری پێبات کاریگەری بێ لەسەرەوەی کە پارێکی زیاتر سەرف ناکە لە ئۆتۆمبیلەکە لەوانەیە بۆ بزوێنەرەکەی خراپێ بزوێنەرەکەی لە کار بکەوە یان زۆر شتی دیکە کە دواتر کاردانەوەی لەسەر دروستێ هەر هاوشەوی مرۆڤ زۆر جارێمە پسپۆڕانی بواری خواردن باڵەکەی نەڵێ ڕۆنێکی خۆماڵی کوردی بەکاربێنە تەندروستی باشترە بێ لەوەی کاگە ڕۆنێکی کوالیتی خراپ لەوانێت تووشی چەندین نەخۆشی دیکەت بکات بەتاکید وایە بەتاکید ڕۆنی ئۆتۆمبیلیش بە هەمان شێوەیە تۆ ڕاستە بارودۆخی خەڵک خراپە ئێمەشەمە ئەزانین بەڵام لە هەمان کاتە بەڕاستی پێویست ئێمە بیرلەوەکەینەوە ئەو دقەیە پارە چەنە خەرجەکەین بیرلەوە نەکەینەوە بەڵکو بیرلەوەکەینەوە نەتیجەمان چۆن دەسەکەوێ چۆن ئەتوانین بزوێنەری ئۆتۆمبیلەکانمان بۆ ماوەیەکی دوور و درێژ و تەمەنێکی درێژی بینێت تەواان ئەم ئۆتۆمبیلانە
لە هەر وڵاتێک یا لە هەر جێگەیەک ئەیکڕی پارەیەکە و ئەڕوا یەکجار بەڵام ئەگەر تۆ بە مروری زەمن ئەم ئۆتۆمبیلت لەلایە هەتاوەکو خەرجی کەمترتیاکەی ئەمە گرنگترە نەک لەوەی ئەمڕۆ چەنە خەرجەکەی بۆیە گرنگە تۆ بزانی چ براندێک هەڵەبژێری و لەکوێ ڕۆنەکە گۆڕی و چەنی پێدەی بەڕاستی گرنگە بەڵام ئەبێت دوای ئەو هەڵبژاردن بێت دوای ئەوەی کە تۆ براندەکەت هەڵبژاردووە بۆ نمونە مەسەلەن ڕۆنێکی وەکو تۆتاچی کابرا ئۆتۆمبیلەکەی ڕۆنی تۆتاچی بۆ بەکارهێنان لانی کەم 10,000 کیلۆمتر پێی ئەڕوا جاری وایە 15,000 کیلۆمتر جاری 20,000 کیلۆمتر پێی ئەڕوا جاری وایە ساڵی جارێک ڕۆنە گۆڕە 6 مانگ جارێک ڕۆنە گۆڕە ئەگەر پارەیەکی زیاتر با بەم ڕۆنە یا بە ڕۆنێکی ترکە بازار پڕە لە براندی باشە بەڕاستی بە دڵنیاییەوە ئەمە قازانچرێتی تا ئەوەی 20,000 با بە ڕۆنگۆڕینێک و نەزانێت چی کردووە و ئەسووتێ بە ناو مەکینەکەیە و ئەبێتە هۆی سەرفی زیاتری بەنزین تەمان ئەمڕۆ بەشێک لە ئۆتۆمبیلە مۆدێل نوێەکانەوەی کە باسمان کرد لە کەتۆلەکانیانە باسی بۆ نمونە بەکارهێنان ڕۆنێکی وەکو 0WH مثلەن ئەمە ئیتر خەفیفترین ڕۆنە لە جیهانە باشە وەکو ئاو وایە بۆ ئەمە بەکارەهێنن بەشی زۆری لەوە پەیوەندی بە یەک پارێزگاریکردن لە سەرچاوە با بڵێن سەرچاوە سروشتیەکان وەکو سوتەمەنی بۆ ئەوەی تەمانەوەی ئەم ڕۆنە بەکارەهێنێ بە دڵنیاییەوە سوتەمەنیەکی کەمتر سەرفەکە شۆفێری لای ئەمە قەت بیر لەوە ناکاتەوە ئەوەندەی زیاتر مەسەلەنەوە کاتەوە ئەو دەقەیە گیان تا ڕۆنەکە خستر بێ بانزین زیاتر سەرفەکە بە دڵنیە بە دڵنیا نەک بە تەنها بنزین زیاتر سەرفەکە تەمەنی بزوێنەرەکە کورتترە بێ لەبەرەوەی زەختی زیاترەکە کە زەختی زیاتر کرد تەمەنی فیول پمپەکەی کەمترە بێتەوە نۆزڵەکانی زووتر پیسە بێ ژینگە زیاتر پیسەکە یعنی بزوێنەری ئۆتۆمبیلەکەی زیاتر پیسە بێ کە ڕۆن زووتر تەمەنی تەواو بوو بە دڵنیاییەوە شتێک دروستەکە پێوترێت سوود لە ڕووی زانستیەوە ئەمە ئەبێتە هۆی کەڵەکەبوونی لە ناو بزوێنەرە لە ڕێڕەوەکانی ڕۆنە هەرچۆن با بڵێن ڕێڕەوەکانی تێپەڕبوونی خوێن ئەگەر چوریتیایە بگیرێ ئەبێ بەهۆی ئەوەی کە با بڵێن خوێن بە باش ناڕوا بۆ دڵ و ئەبێتە هۆی خوانەخواستە جەڵدەوە شتانە ڕۆنیش بزوێنەرش بە هەمان شێوەیە بزوێنەریش پڕە لە ڕێڕەوی ڕۆنی باریک باریک و بچوک بچووکەوە کە بەپێی دیزایانی بزوێنەرەکە ئەندازیارەکان دیزایانیان کردووە و ئەمانە بەردەوام ڕۆنی پیاتێپەڕە بێ بۆ سەر بزوێنەرەکە و ڕۆن دابەشەکە وەکەوەی دڵ خوێن دابەشەکە بە لەشا ئەمیش بە هەمان شێوەیە ئەگەر ڕۆنەکە هەتا خەفیفتر بێت طبعاً بە پێی جۆری بزوێنەرەکە هەتا خەفیفتر بێ ئاسانتر ئەگوازرێت زۆر باشە و سەریعتر با بڵێن دەوەرانەکە پرێشەر سەریعترە بێت و ئەبێ هۆی ئەوەی کە بزوێنەرەکە عزم و ئەدائێکی باشتر بدا و تەمەنی بزوێنەرەکە زیاتر بێەوە ئەگەر ئەدای باششیایەتێ بە دڵنیایەوە تۆ زەختی کەمترەکەی لە بزوێنەر و بنزینیش کەمتر سەرفەکەی کاک ڕزگار سوپاس دەکەین کەمتر لێ خولەکمان ماوە دوار ڕێنمایی و دوار قسەت بۆ شۆفێرانیش و بۆ ڕۆنگۆڕەکانیش چییە کەمتر لە خولەکەیەک سوپاس سپاس بۆ بەڕز وڵای دوای ڕێنماییم تەنها ئەوەیە کە لەگەڵ ڕۆنا بابەتێکی تری زۆر گرنگ هەیە مەسەلەی فیلتەرە طبعاً فیلتەر بەقەدەر ڕۆنەکە و جاری وایە لە ڕۆنەکە گرنگترە ئەم فیلتەرە چ جۆرە فیلتەرێک هەڵەبژێری نەک بە تەنها ڕۆنەکە چەنی پێدەی پێویستە کاتەوە فیلتەرێکی ئەسڵیش هەڵبژێری لە ئەوان کاتە چونکە ئەوەی پیسی ڕۆنەکە ئەپاڵەوە فیلتەرە بۆیە فیلتەری زۆر گرنگە لە هەموو ئەوانە گرنگتر ئەوەیە سەردانی کوێەکەی بچۆرە جێگایە کە داتاکانە بۆ هەڵبگرێەوە بزانێت چی بۆ کردووی و ئۆتۆمبیلەکەت مەسەلەن سەیەمە لە سنتەرەکانی تۆتاچی بزانیاری 10 ساڵ لەمە پێشی ئۆتۆمبیلەکانمان لەلایەکە لامان کارەکە ئەزانین چیان بۆکەین و هەمیشە بە دوای خزمەتی ئۆتۆمبیلەکانەوەین و ئەوەی زۆر گرنگە خزمەتێکی باشتر و شێوازی پێشکەشکردنی خزمەتەکە یەگیناوەکەەوە یەکەم جار وتم ماشەڵڵا ڕۆنی باش زۆرە لە بازاڕی ئێمەیە بەڵام چۆن پێشکەشەکرێ و چی پێشکەش بە کڕیارەکرێ ئەمەش بابەتێکی زۆر گرنگەوە پێویستە سنتەرەکانی خزمەتگوزاری ئۆتۆمبیل و ڕۆنگۆڕە بەڕێزەکان ئەلەمانە منافەسە بکەن چونکە ئەوکو وتمان تۆتاچی لەوانە لە هەموو جێگەیەک دەستکەوێ بەڵام کوێ باشترین خزمەت پێشکەش بە تۆکەوە کوێ باشترین ئاگاداری بۆ بزوێنەری ئۆتۆمبیلەکەت و ئۆتۆمبیلەکەت و ئەو دەزمایەیە کە پێتە بۆ خزمەتی بە ئۆتۆمبیلەکەت ئەکا ئەوێ باشترینە بە دڵنیاییەوە بەڕێز کاک ڕزگار فەتاح شارەزای خزمەتگوزاریەکانی ئۆتۆمبیل سوپاس بۆی لەم تەوەرێ لە کەلمانە بوویت.